یاریزانانی تۆپی کوردستان دوای کۆتایەتنی خولەکان سەرقاڵی کارکردن دەبن لە کاتێکدا پێویست یاریزان پاش تەواوبوونی خولەکان پشوو بە جەستەی خۆی بدا تا ئەوەی بۆ وەرزی نوێ ئامادەی تەواوی هەبێت. جیاواز لە یاریزانە پیشەگەرەکانی جیهان یاریزانانی کوردستان دوای تەواوبوونی خولەکان ناتوانن سوود لە پشوەکانیان وەربگرن. یاریزانانی کوردستان دوای تەواوبوونی خولەکان سەرقاڵی ئیش و کاری تا ڕادەیە قورس دەبن. هەرچەندە بەشێکی یانەکانیش لەم کاتەدا ئامادە موچەی یاریزانەکانیان بدەن و موچەکانیان ڕانەگیراوە. بەشێکی زۆری یاریزانەکان کار دەکەن لە پێناو ئەوەی بتوانن سەربەرزانە بژێوی ژیانیان دابین بکەن تا ئەوەی لەم دۆخە قورسە دارایی و گرانیەی لەم هەرێمی کوردستانەدا هەیە ژیانێکی شایستە بژین. باکۆ عومەر یەکێکە لە هەرە یاریزانە دیارەکانی شاری سلێمانی و لەیانەی سیروانی نوێیاری دەکات. ئەم وەرزە لەگەڵ هاوتیمەکانی توانی نازناوی خولی نایبی کوردستان ببەنەوە. باکۆش یەکێک بوو لەو یاریزانانەی ڕۆڵی گرنگی لە برنەوەی نازناوەکە هەبوو. بەڵام دوای تەواوبوونی خولەکە ئێستا لە نێو بازاڕی سلێمانی لە کولەرە خانەیەکدا کار دەکات. سەردا بەنای خۆی گەورە میرەوان بەخێراتی کەناڵە بە ڕێزەکەتان دەکەین. بەڕاستی لە دوای وەکو هەموو یاریزانێکی خولی کوردستان لە دوای تەواوبوونی خولەکان پێویستەکە بەنابەری نەبەر ئیشکردن بۆ ئەوەی بژێوی ژیانمان پێ بکەین. بەتاکید کار لەسەر ئاسمان دروستەکات چونکە ماوەیەکی زۆر دابڕین لە تەمرین و لە ڕاهێنانکردن. لە شاری هەولێریش گۆڵچی یانەی هەندرێن محەممەد یاسین بە هەمان شێوە لەم کاتی پشوەدا سەرقاڵی کارکردنە و لە خواردنگەیەکدا ڕۆژانە کار دەکات. محەممەد یاسین لەگەڵ یانەکەی توانی پلەی دووەمی ئەم وەرزەی خولی نایبی کوردستان باتەوە. ناوبراویش بەم شێوەیە باز لە کاریگەری خراپی ئیشکردنی یاریزانەکان دەکات. سەرەتا بەنای خۆی گەورە منە وەک هەر یاریزانێکی تر پاشەوەی کە خول تاو دەبێتن ڕوو دەکەمە کارکردن بۆ ئەوی بتوانم ینی بژێوی ژیانم دەستەبەر بکەم چونکە خولی کوردستان کاتێکە خول تاو دەبیتن و کۆتاییش دێتن هیچ بڕەپارەیەک و موچەیەک نە بۆی یاریزان بتوانێت بژێوی ژیانی پێدابین بکات. بۆیش هیوام دەخواست ینی ئێمەش وەکو یاریزانەکانی ئەوروپی بین کە چ ئەوروپی چ عەرەبی ینی کاتێک کە خولیان تاوا دەبێت دەچن پشووەکی زۆر باش وەردەگرن. یاریزانە پیشەگەرەکانی جیهان دوای تەواوبوونی خولەکان هەندێکیان سەرقاڵی گەشت دەبن و هەندێکی دیکەشیان دەگەڕێنەوە بۆ لای خانەوادەکانیان. بەڵام یاریزانانی کوردستان بۆی کارکردن لە کاتی پشوەکانیاندا ڕێژەی ماندووبوونیان زیاد و کەم دەکات و ئەمە ژوای کردووە تەمەنی ئاس بەرزی یاریزانان لە نێو خولەکانی کوردستان لە چەند ساڵێکی کەم زیاتر نەبێت. خۆی کاریگەریەکانی بەدڵنیاییەوە ینی نەگەتیڤن تاوەکو پۆزیتیڤ کاتێک یاریزان کاریگەرەکان چی لە چا جستە یاریزان ئامادە نیە بۆ هەندێک ئیشی دیاری کراوە چونکە ئەو ئیشانە قورسن ئیتر من لەگەڵ ڕێزنەوە بەڵام هەندێک ئیش هەیە کە کاریگەری ڕاستەخۆی لەسەر بەشێک لە بەشی جستە ئەبێت بەهۆی مانەوەی زۆری لە شوێنێکی دیاری کراوە ئەمە ژواکات تۆ ئەو ماسوولکانی کە ئەو یاریزانە کە هیلاک بۆ لە وەرزەکەیە نەتوانن پرۆسی شیفا و پرۆسی ئاسایی بوونەوەی گەڕانەوەیان بۆ بارودۆخی ئاسایان وەرگێتەوە لە ماوەیەکی دیاری کراوە. یاریزانانی کوردستان ئاواتەخوازن ئەو موچەی لە یانەکانیان وەریدەگرن لە ئاستێکدا بێت کە ناچار نەبن دوای وەستانی خولەکان بەناو بۆ کارکردن ببەن و پشوو بەجەستە و مێشکیان بدەن.